پێشمەرگەی دێرینی کۆمەڵی ئیسلامی مادی کەریم ناسراو بە مادی ڕیشا، خەباتکاری ڕابوونی ئیسلامی بە نەخۆشی کتوپەڕ لە تەمەنی 49 ساڵیدا لە ئاڵەبجە کۆچی دوایی کرد. وەکو خوشکەزایەکی کاک مادی بەڕاستی خەسارەتمەندین بە لەدەزانی خاڵم، چون هەم خاڵم بۆ من پاڵنەر بوو بەڕاستی لەوەتی لە تەمەنێکی منداڵای دایک و باوکم وەفاتی کردووە لای ئەو ژیاوم. بێنە سەرەوەیش خاڵم لە ڕابوونی ئیسلامیا دەورێکی کاریگەریە بوو لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات لەگەڵ بەڕێز مامۆستا عوسمانوان و ڕەحمەتی مامۆستا مەلا عەلی کۆچی کردووە بۆ ئێران و بزوتنەوەی ئیسلامیاندا مەسەڵەن دواتریش کۆمەڵی ئیسلامی لە بەژای کردووە ڕاپەڕینا لە ڕابوونی ئیسلامیا دوو جار بریندار بووە. لە کاروانی پێشمەرگایەتی و خەباتیدا مادی ڕیشا دوو جار بریندار کراوە. هاوڕێیان و هاوسەنگەرانیشی بە تامەزروی و چاوی پڕ لە فرمێسکەوە یادەوەری و ڕۆڵی کۆچکردو لە خەباتی کاروانی ڕابوونی ئیسلامی باز دەکەن و دەڵێن ناوبرا و کاریگەری و ڕۆڵی بەرچاویە بووە و دڵسۆزانە کاری کردووە. ڕابوونی ئیسلامیا دەورێکی زۆر چاکیە بوو. ئەنجا لە ساڵی 1970 بەیەکەوە پێشمەرگە بووین، ئەو کاتەکە بزوتنەوەی ئیسلامی دروست بوو و هەر بەردەوامیش بووە، چەند جارێکیش ناڕەحەتی و زەحمەتی زۆری توش بووە، برینداریش بووە. من خۆم لەگەڵ یابووم کە چەند جارێک ئاوها بریندار بوو و ناڕەحەت بوو. ئەنجا دوایەوە لە دوای ئەوەش کە بووەتە کۆمەڵی ئیسلامی بەردەوام کەسێ بووە لەو کەسانەی کە من خۆم شانازیم پێوە کردو و تا کۆتا ساتەکانی تەمەنی مادی ڕیشا لە خزمەتی کاروانی ئیسلامیدا بووە و بەردەوام بووە لە بانگەشە بۆ سەرخستن و پشتیوانی لەو پەیامەی کۆمەڵی ئیسلامی هەڵی گرتووە. تەنانەت بە ڕۆژێک بەر لە کۆچی دوایی لە بانگەشەی لیسی 1994 کۆمەڵی ئیسلامیدا ئامادە بووە. هەر بۆیە هاوڕێیانی دڵسۆزی و جوامێریە و پیاوە ناشارنەوە و بە کەسایەتێکی جیاواز و دلێر لە ڕابوونی ئیسلامیدا ناوی دەبەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.